لێدوانی تەفگەری ئازادی بە بۆنەی هاتنی سەری ساڵی نوێی زاینی عیسایی وەک تەفگەری ئازادی پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم مەسیحیەکانی جیهان و عێراق و کوردستان دەکەین. بەو هیوایین ئەم یادە پیرۆزە و ساڵی نوێ ببێتە ساڵی چارەسەرکردنی هەموو ئەو قەیران و گێژاوانەی کە بەرۆکی جیهان و ناوچەکەیان گرتوتەوە. لێرەشەوە بە گرنگی دەزانین بۆ چوونمان دەربارەی ساڵی 2020 و ڕێگە چارەکان بۆ ساڵی داهاتوو بخەینە بەردەم گەلەکەمە. هاو نیشتیمانیانی بەڕێز، هەموو ئەو کێشانەی کە لەم ساڵدا ڕوبەڕوومان بوویەوە بە ڕێژەیەکی زۆر بەرپرسانی ئەم هەمرێمە و دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان لی بەرپرسن. ئەگەرچی گەلی کورد بەگشتی لە ژێر هەڕەشەیەکی گەورەدایە و هێشتا کێشەی ناسنامە و خاک و هەبوونمان هەیە و لەو پێناوەشدا شەڕێکی بێبڕانەوەمان لەگەڵ دەکرێت. بەڵام سەرەڕای هەموو ئەمانە لە باشووری کوردستان دەرفەت زیاترە بۆ ئەوەی ئەم کێشەنەتەوەییەکان بەشێکی چارەسەر بکرێت. هەم کێشە ناوخۆیی و نیشتیمانیەکان چارەسەر بکرێت، بەڵام بەداخەوە نەک چارەسەر ڕۆژ بە ڕۆژ کێشەی هاوڵاتی و قەیرانەکان ڕوو لە زیادبوونە و قوڵتر دەبێتەوە. دەستێوەردانە بێبڕانەوەکانی دەوڵەتانی هەرێمی و زلهێز و بێ ئیرادەیی دەسەڵاتی کوردی و هەماهەنگیە خراپەکانیان سەرچاوەی سەرەکی قەیرانە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانە. هەموو ئەوانە بووەتە هۆکاریەوەی جارێکی دیکە کورد لە باشووری کوردستان لەگەڵ عێراق و حکوومەتەکەیدا لێکترازانی گەورە و دوورکەوتنەوەیان بۆ دروست ببێت. دەسەڵاتی کوردی نەیتوانی لە پرۆژەی ئابووری سربەخۆدا سەرکەوتوو بێت و ژیانێکی سادە بۆ هاوڵاتیان دەستەبەر بکات. نەیتوانی لەگەڵ عێراق ڕێک بکەوێت. ئێمە پێمان وایە لە ئەگەری ڕێکنەکەوتنی هەرێم و بەغداد هەرێم و بەغداد دەرفەتی گەندەڵی و بردننی سامانی وڵاتیان بۆ نامێنێتەوە، هەر بۆیە ئامادەی ڕێککەوتین نین لەگەڵ بەغداد. ئەمە جگە لە گوشارەکانی دەوڵەتی تورکیا سەرکردایەتی کورد کێشەی ناوچە جێناکوەکانی هەربیر چۆتەوە و دیار نییە چۆن ئاسایشی ئەو ناوچانە دەپارێزێ. کێشەی زەویە کشت و کاڵیەکان و زۆر گرفتی تری خەڵکی ئەم ناوچانە لە ئێستادا بابەتێکی لاوەکیە بۆ دەسەڵاتدارانی باشووری کوردستان و نەپەرلەمان و حکوومەتی عێراقی هیچ کارێکی لەسەر ناکرێت. سەرباری هەموو ئەو کێشانە دەوڵەتی تورکیا هەڵمەتێکی گەورەی هەمە چەشنی دەست پێ کردووە بۆ داگیرکردنی باشووری کوردستان، کەچی حکوومەتی هەرێم لە جێگەی ئەوەی لە ناوەندە نێودەوڵەتیەکان و عێراق کار لەسەر ئەو پێشێلکاریانە بکات، پەنجەی تۆمەت بۆ لایەنی کوردی ڕادەکێشتێ و ئەو بە هۆکاری کێشەکان دەزانێت. لە کاتێکدا تورکیا هەر لەم ساڵدا و بە بەرچاوی جیهانەوە دەستێوەردان و داگیرکاری لە زۆر وڵاتی دەوروبەر و دەرەوەدا ئەنجام داوە. سەرەڕای بوونی هەموو ئەو کێشانە کاتێک خەڵکی بۆ دەربڕینی ناڕەزایەتی دێتە سەر شەقام بە تونترین شێواز ڕوبەڕووی دەبنەوە. شەهیدکردن و بریندارکردنی خۆپشاندانی ئەم دوایە پەڵەیەکی ڕەشی ترە بەنێوچەوانی دەسەڵاتی کوردیەوە. هەر بۆیە وەک تەفگەری ئازادی داواکارین هەرچی زووە دەسەڵات بەخۆی دابچێتەوە. هەرچەندە هیوا زۆر کەمە بۆ ئەوەی دەسەڵات گۆڕانکاری و چاکسازی لە خۆیدا بکات و هەرچی زووە بۆ ئەوەی گرژی و شەڕ دروست نەبێت لەگەڵ عێراق ڕێککەوتن بکرێت و دەرفەتی کارکردن لەگەڵ بەغداد لەدەست نەدەین. لەگەڵ ئەوەشدا هێزەکانی دەرەوەی دەسەڵات لێبڕاوانەتر کاری ئۆپۆزیسیۆنی بکەن و ئێمەش ئامادەی هەماهەنگی و کاری پێکەوەین لەگەڵیاندا و ئەگەر بڕیارە وەک ئۆپۆزیسیۆن کار بکەن ئەوە کاری ئۆپۆزیسیۆنی وەها نابێت و بۆ چارەسەری ئەم دۆخە خوێندنەوەیەکی قوڵی سیاسی و هەڵوێستێکی ڕادیکاڵانەتر پێویستە. لە بەشێکی کێشەکانیشدا ئێمەش خۆمان بەرپرسیار دەزانین و بۆ ساڵی ئایندە لێبڕاوانەتر ئەرکە سیاسی و ڕێخستنیەکانمان جێبەجێ دەکەین. لە کۆتاییدا دووبارە هاتنی سەری ساڵ لە گشت جیهان پیرۆز دەکەین. دەستەی بەڕێوەبەرایەتی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان 28/12/2020. ئێمە وەکو تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان لە ڕابردوشتا پرۆژەمان هەبووە بۆ هەرێمی کەرکووک. ئەو پرۆژەیەشی کە ئێستا لە ئارادایە و هەر پرۆژەیەکی دیکە بۆ هەرێمی کەرکووک هەمومان نەزانین کە کەرکووک ناوچەیەکی یان هەرێمێکی دەوڵەمەندە بە نەتەوەی جیاواز، بە باوەڕی جیاواز، بە مەزهەبی جیاواز، بە پێکهاتەی جیاواز. بۆیە بە باوەڕ ئێمە عقلێتی پشتی پرۆژەکە گرنگە. ئەو عقلێتەی کە ئەم پرۆژەیە پێشکەشەکە و وردەکاری ناو پرۆژەکە چییە؟ چونکە عقلیەتەکە ئەتوانێت ئاڕاستی ئەم پرۆژەیە بکات ئەگەر بێت و سیستەمێکی خۆبەڕێوەبەریانەی دیموکراتیانە بێکە ماف و ئەرکی هەموو پێکهاتە و هەموو باوەڕی و هەموو
پێکاتە جیاوازەکانی هەرێمی کەرکووک لە خۆی بگرێ بە شێوەیەکی یەکسان پێکەوە ژیانێکی دیموکراتیانە بۆ هەموو باوەڕی و هەموو نەتەوە جیاوازەکانی کەرکووک لە خۆی بگرێ بەبێ دوودڵی و بەبێ گومان ئێمە پاڵپشتی پرۆژەیەکی بەو ڕەنگە ئەەکەین بەڵام ئەمەش پێویستی بە خوێندنەوەی ورد و خوێندنەوەیەکی قوڵی زیاتری ئێمە هەیە کە ئێمەش وردەکاری ئەم پرۆژەیە بزانین چەندە لە خزمەتی گەلانی دانیشتووی کەرکووکدایە لە ڕاستیە هێشتا ئێمە نەگەیشتونەتە بڕیاری ئەنجامی چۆنێتی بەشداربوونی هەڵبژاردنەکان لە داهاتوودا بە بەیانی فەرمی ئێمە ڕای خۆمان ڕاگەێنین سەبارەت بە هەڵبژاردنەکان.